دوای کۆتایی هاتنی شەپۆلی بارانبارینی 48 کاتژمێری ڕابردوو دانیشتوانی شاری سلێمانی بە مەبەستی گەشتکردن سەردانی ناوچە گەشتیارەکانی سنوورەکە دەکەن. یەکێک لەو سەیرانگا بەهاریانەی کە گەشتیاران ڕووی تێدەگەن سەیرانگای باخانە لە سنووری قەزای قەرەداغ. خوا ئەم بەرەکەتی بۆ ڕژانین ئەم بارانەی بۆ ڕژانین و هیوادارم بارانەکەش هەتا سەر بێ ئینشەڵا. بەڵام ئەوەی تایە تۆ سەیری ئەم ژینگە کە هەان سەر کە ئیسێمە هاتوین ئەوە لێرە بۆ تا کۆمەڵم کردو و چەند شوێنێکی تێژم کۆمەڵ کردەوە. بەڵام هیوادارم ئەو خەڵکانە کە لەم ناوە سەیرانەکە شوێنەکە ماوەکەی خۆیان پاکەنەوە و ئاوا بیشگە پیس نەکەن و خەڵکەڵێ حکوومەت خراپە، بەڵام ئای خەڵک بۆ خراپ نییە تۆ ئەوە بڵێ. جیاواز لە ساڵانی ڕابردوو ئەم ساڵ گەشتی هاوڵاتیان بۆ ناوچە گەشتیاریەکان پێشکەوت. ئەم پێشکەوتنەش بۆ زوو گەڕانەوەی مانگی پیرۆزی ڕەمەزان دەگەڕێنرێتەوە. والله ڕابردن سەیران هیچ خۆش نەبووە، بەس ئیسە لە خوا بەزیای خۆشە و سەیرانێکی خۆشە و بەهارێکی خۆشە و ئێمەش خۆشی بڕۆین و بە خۆشی بێینەوە و ئیتر داوا لە خوا ئەکەین بارانی مەرحەمەتمان بۆ بارێنێ و کە یەکێک ژێ بۆ سەیران و بۆ خۆشی شتەکان فڕێنێن بەم لاولا پاکیکەنەوە و یەکێک لەو پرسانی لەلایەن هاوڵاتیان و شارەزایانی ژینگەوە هەڵوێستەی لەسەر دەکرێت پاراستن و پاکڕاگررتنی ژینگەیە بە تایبەت لە ناوچە گەشتیارەکان. زۆرینەی خەڵک یاخود گەشتیاران لە باشترین حاڵەتەکەیدا ئەو شەخەڵەی یاخود ئەو پاشماوەی کە لە دوای گەشتەکەیان دەمێنێتەوە ئەوە لە شوێنێکی سەیرانگاکە جێ دەهێڵن. ئەوەی کە دەمێنێتەوە لایەنە پەیوەندیدارەکان و بەشی پاکشکەرەوە یاخود بەشی شارەوانی لە پارێزگای سلێمانی و قەزا و ناحیەکان کە هەرزوو بگەنە شوێنە گەشتیارەکان و ئەو پاشماوانە هەڵبگرنەوە. ئەگەرنا بە تێپەڕبوونی کات و ڕەشەبا یاخود بوونی ئاژەڵی بێلانە ئەوە ئەم پاشماوانە دووبارە بەناو سروشدا بڵاو دەبێتەوە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، ناوچەی گەشتیاری باخان لە قەزای قەرەداغ.